بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویستە گەمەوە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگ بکەین کە باسی کۆچی پێغەمبەری خوایە سەلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە 1443 ساڵ لەمەوبەر پێغەمبەر سەلی الله عليه وسلم ڕێگەی کۆچی گرتەبەر. تا ئێستا لە نێوەندی ڕۆشنبیری و نێوەندی میدیایی و فەرهەنگەکاندا بە شێوەیەکی سادە یاخود زۆر جار بە شێوەیەکی گێڕانەوە بازەمێژووی هیجرەت کراوە. هیجرەتێک کە هەڵاتن نەبوو، گەڕان نەبوو بە دوای خۆشگوزەرانی و کۆکردنەوەی سامان و داهاتی دنیادا. هیجرەت بۆ خۆی گۆڕانکاریی گەورە بوو، کۆمەڵێک چەمک و تێگەیشتنی گرنگی هێنایەکایەوە. هیجرەت تێگەیشتنی گۆڕانکاری هێنایەکایەوە، مەفهومی دەوڵەتداری، بنیادی قانونێک یاخود دەستورێکی ئەساسی گرنگ بۆ یەکەم جار لە مێژووی ژیان و ژیاری ئیسلامیدا. هیجرەت پەیامی مزگەوتی هێنایەکایەوە. هیجرەت ڕۆحی ئاشتەوایی و پێکەوە ژیانی دروست کرد لە نێوان موسڵماناندا. بێگومان لێکەوتە و دەرهاویشتە و ڕەهەندەکانی هیجرەت زۆرن قسەیان لەسەر بکرێ، بەڵام ئەمانە کۆمەڵێک چەمەکگەلن لە گۆڕانکاری، لە پەیامی مزگەوت، لە دروستکردن و دانانی دەستور و قانونێک و هەروەها هیجرەت ڕۆژمێری کۆچی موسڵمانانی دروست کرد. یەکەمین لەحزەی دروستکردن یاخود دانانی ساڵنامەی کۆچی لە هیجرەتەوە دیاری کراوە کە خەلیفەی دووەمی موسڵمانان خوای لێ ڕازی بێ عومەری کوڕی خەتاب ئەم ڕۆژمێرەی دانا. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر کۆمەڵە چەمکی گرنگی لێکەوتە و دەراویشتەکانی هیجرەت بکەین. گۆڕانکاری، ڕۆژمێری ساڵانە یاخود ساڵانەی موسڵمانان و هەروەها دەستوری مەدینە، پەیامی دەوڵەتداری، ئاشتی، پەیامی مزگەوت. بە میوانداری بەڕێز مامۆستا ئیسماعیل نووری حسێن نووسەر. خۆشحاڵم مامۆستا کە لەم بەرنامەی گفتوگۆیە ئامادەبیت. وەبزانم مامۆستا ئەوەی کە ئێستا ئێمە لە بیرەوەری هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە ئاژین، ئەم ڕۆژانە بیرەوەری و بۆن و بەرامەی ئەو بیرەوەری و یادەی لێ دێت. زۆر قسە لەسەر هیجرەت کراوە، زۆر باس و خواسی لەسەر کراوە، ئێمە لە مینبەرەکانەوە لە میدیاکانەوە بە شێوەی جیاواز ساڵانە گێڕانەوەی ئەو مێژووەک و سەرد و هەروەها کەوتنە ژێر عاتیفەی شێوازی کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە، یعنی هەمومان ئەکەوینە ژێر ئەو سۆزەوە. بەڵام ئەمە کۆمەڵە چەمکی گرنگی هێنایەکایەوە لە مێژووی ژیار و ژیانی ئیسلامیدا، بە تایبەتی کۆمەڵە مەفاهیمی گرنگ هەن کە لە هیجرەتەوە دەستکەوتن. پێم خۆش و بەر لەوەی کە بچینە سەر هەندێک لەو تەوەرانە زەمینەیەکی پێشتری ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو مەککەدا کە زەمینە خۆشکردنم بۆ ئەوەی مەککە بەجێبێڵە و ڕووکاتە مەدینە باس بکەی بۆ بینەران. بەناوی خودای بەخشندەی میهرەبان. بێگومان ئێمەی موسڵمان کۆمەڵک مناسبەمان هەیە ساڵانە یاد دەکەینەوە، بەڵام بەداخەوە جەنابیشت ئاماژە پێکرد ئەوەندەی لایەنی عاتیفی و ڕووکەشی تێدا زاڵە، ئەوەندە لە جەوهەرەکەی ناکۆڵینەوە. سەرەتا گرنگە ئەو پێناسەیە بکەم، هیجرەت بریتی بوو لەو وەرچەرخانەی کە گەورەترین و باڵاترین و جوانترین و بەرزترین ئیستیخلاف و تەمکین لەسەر ئەرز لە بۆ ئاهلی ئیمان و عیبادی خوای لە پاش ئەو هیجرەتە هاتە دی، بەڵام بە مقەدیمەک و بە سونەنە کە پێشترێ پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام گرتیە بەر، ئینجا ئەو نەتیجەیە دروست بوو. بێگومان لای هەمومان ئاشکرایە پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام چەند ساڵ لە مەککەی ژیایە، وەک مرۆڤێکی ئاسایی ژیایە، بەڵام دواتر وەحی لە بۆ هاتیە کە وەحی لە بۆ هاتیە وردە وردە ئەو پەیامی خۆی گەیاندێ بە خەڵک. جا لێرەدا ئەو خاڵانە گرنگە دەمێ ئاماژە پێ بکەم، کڕۆک و جەوهەری مفرەداتی پەیامی خوای گەیشتە ناو هەموو شاری مەککە و هەموو خەڵکی مەککەی لێ ئاگادار بوونەوە. بەڕادەک شاری مەککەی، خەڵکی مەککەی گەیشتنەوە حەدەی کەوا بیر و بۆچوونی یعنی جیهان بینی نوێ بزانن چییە، بەڵام قبوڵیان نییە، هێندەش بەهێز و قوڵ و بەرز بوو
تەنانە گەیشتە ئەو ڕادەی وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون يقول لشوين تفرمي إن كاد ليضلنا عن آلهتنا لولا أن صبرنا عليها يعني هێندە کاریگەری هەبووە زۆریان لە خۆیان کردی لەسەر بتپەرستی خۆیان هێشتەوە ئەژینە گۆڕانکاریەکە گەورە بوو ئەوە وەک ئەساسی بابەتەکە ئینجا لەناو ئەو خەڵکی کۆمەڵە کەس ئیستیزابیان لە بۆ ئەو داعوە نوێ بوو وردەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەی پەروەردە کرد و پێگەیان تاکو بتوانن بگانە ئەو ئاستەی کەوا پەیامی خوای وەگرن پەیامدار بن بە پەیامی خوای دوجار پەیامی خوش لە ژیانیاندا ڕەنگاتەوە پەیامی خوش بگەهێنن بە خەڵک اینجا هەر لەو نێوەندا ئامادەکاریەکی ئەساسی کرا لە بۆ ئەوەی کەوا لە ژیانی داهاتوو کە ئەو ئیستیخلاف و تەمکینە یاخود بە مستەڵەحی دواتر کە پێی دەرێن دەوڵەت و دەوڵەتداری ئەژینە بخۆ ئیستیخلاف و تەمکین بەڕاستی زۆر فراوانترە لە مەسەلەی دەوڵەتی ئامادەکاری کرا لەبەر هەندێک هەر لەگەر مەسایلی ئیمان لەگە مەسایلی ئەخلاق لەگە کۆمەڵ مەسایلی پەرستن لەگە کۆمەڵ باسی کردداری باش و چاک و ئەوانە خوا نموزەجی کۆمەڵغ لە پێغەمبەران عەلەیهیم سەلام باس کرد کە لە ڕابردوو چۆن توانیان کۆمەڵگەی خۆیان بگۆڕن لە کۆمەڵگایەکی لاوازی بێتوانە لە بۆ کۆمەڵگایە کە بتوانن پێشەوایەتی خەڵک بکەن سەرکردایەتی خەڵک بکەن کاروباری وڵات بەڕێوە بن لە ئاستە کە بتوانن لە ئەو پەڕی دادپەروەری و دادخوازی و خۆشگوزارانی و ئاسایش لە بۆ خەڵک بەرقەرارکەن هەر لە نموزەجی پێغەمبەر یوسفی لە نموزەجی پێغەمبەر داودی لە نموزەجی پێغەمبەر سولێمانی اینجا بێجگە لە پێغەمبەران نموزەجی زولقەرنەینی عەلەیهیم سەلام هەموو ئەوانە لە قۆناغی مەکەی باس کرا و تەنانەت باسی بەنی ئیسرائیل کە ببوونە کۆیلەی فیرعەونی لە قۆناغی مەکەی باس کرا کە پێغەمبەر موسی هات عەلەیهی سەلام ئەوانی ڕزگار کرد و بەرەو شوێنێکی بردن لەوێن دەریش بوونە ئائیمەی سەرزەوی ئەوەش معنای ئەوەیە هەم قوڕەیشەکان ئاگادار دەکاتەوە هەمیش ئیماندارەکان ئاگادار دەکاتەوە کە ئایندەی ئێوە بریتێ لەو ئایندەیە نەک ئەو ئایندەی ئێستا ئەوان دەسەڵاتدارن و ئێوە لاواز و هەژارن ئێوە لاواز و هەژارن لەبەر هەندێ هەر لە قۆناغی مەکەی ئەو مستەڵەحانە هەموو لە بۆ ئیمانداران و لە بۆ مشریکان هاتە گۆڕە مستەڵەحی ئیستیخلاف تەمکین زوڵم عەدالەت ئەمن ڕەخا هەموو ئەو مستەڵەحانەی کە دوجار دەوڵەت ئیشی لەسەر دەکاتن ئیشی پێ هەیە هەموو ئەوانە لە قۆناغی مەککی یعنی بەر لە قۆناغی دەوڵەتداری ئەم زاراوانە بۆ خۆی لە مەککە لەو وەحی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەیان پێکراوە نەک جارێک زۆریش باسی لێو کراوە زۆریش باسی لێو ئەگەر ئەمە تەمەشای قورئان بکەین زۆربەی ئەو پێغەمبەرانی عەلەیهیم سەلام کە گەیشتینە دەسەڵاتیان وەگرتیا یاخود ساڵحین کە دەسەڵاتیان وەگرتیا لە قۆناغی یەکەم باس کرا نەک لە قۆناغی باش بەڵام ئەمانەی کە تۆ باسیەکەی ئایا ئەمە پەیوەستە بە بەشێک لەو پێغەمبەرەکانی تر و ئەوانەی بەنی ئیسرائیل پەیوەست بوو بەوانەوە یاخود ئەمە ڕاستەوخۆ وەکو زەمینە سازیەک و ڕێخۆشکردنیەوە بوو بە ئەوی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئایندا هیجرەتی کرد لە دەوڵەتەکەیە بتوانێت فۆرمەلەی کە بەرجەستەی کە ئەوە هەم ئامادەسازی بوو هەم پەروەردەکردنی ئەو ئیماندارانە بوو کە دوجار ئامادە بن ئەگەر کاروباری وڵاتیان گرتە دەست چۆن ئەو کاروبارە بەڕێوە بن بە باشترین شێوە بتوانێت بەڕێوە بن لە ئەساسەس کە ئەوان ئیماندارن صالحن مفهومی عدالت و ظلم مفهومی ئەمن و ڕەخا مفهومك نەک فقط دنیایی مفهومك مرتبط بە خوای سبحانه وتعالى مرتبط بە ڕۆژی دوایی کە بتوانن بەندەکانی خوای مرۆڤەکان بە یەکسانی خزمەت بکەن و بەرەو ئەو خۆشگوزەرانی خۆشیان بێگومان تەفەهومی ئەوەیان کردبوو بەڵێ ئاماژم اینجا وەک باسم کرد خوا نموزەجی دایە لە قورئان نموزەجێک یعنی بەعزێک مەسەلەن پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام لەو وڵاتی کە لێبوو کە لە وڵاتی عێراقا پاش ئەوەی ئیعلانی داعوەکەی خۆی کرد ئەوان تەحەمولیان نەکرد لەبەر هەندێک هیجرەتی کرد قال إني مهاجر إلى ربي يعني مەسەلەی هیجرەت مەسەلەک بابەتێک نوێ نییە اینجا پێغەمبەرانی تر عەلەیهیم سەلام هیجرەتیان کرد پێغەمبەر موسی عەلەیهی سەلام لە مەسر نەماوە چووە وڵاتی تر بەڵام بێگومان هیجرەت بە مەفهومە صحیحەکەی نەک بەعزێک لە مسلمانان بە مەفهومە غەڵەتەکەی لێ تێگەیشتنە چونکە جاروەیە بەجێهێشتنی وڵات
بەجێهێشتنی ئەو شوێنێک کە هەیە ئەمری خوای ئیزنی خوای لەسەر نەبی خوا ڕازی نییە هەر ئەوەی پێغەمبەر یونس عەلەیهی سەلام وڵاتەکەی خۆی بەجێ هێشت بەڵام خوا ڕازی نەبوو بەجێ بێری چونکە کاری داوەکەی لەو وڵاتە هێشتن تەواو نەکردبوو بەجێ هێشت لەبەرەن دەبی ئیمانداران خۆیان لە هەڵە زۆر بپارێزن کە تووشی هەڵق نەبن دوزار تووشی واقعی سیاسی بن پێش وەختی خۆی وڵاتەکەیان بەجێ بێنن کە دوزار ئەو بەرهەمی نییە بەڵکو بە پێچەوانەوە بەخراپ بەسەریاندا دەستێتەوە بەڵێ خۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم بەر لەوە شەر خۆ چووە حەبەشە بۆ لای نەجاشی وانە یعنی لە مەککە بوو تەنانە بۆ داوە چووە تائیفیش یعنی چووە ئەو شوێنانە بهیجرەت اینجا ئەوەی کە ماناقوڵەکە شێتی زۆر باس کراوە بەشێکی یعنی بەپی فەرمودەش لێکیاتەوە لەوەی کە واسیێنان لە مەعسیەت و گوناح بەرەو چاکە و چاکەکاری بۆ خۆی چەمکی هیجرەت هێندە یعنی چەمکێکی بەرفراوانە یعنی چەمکێکی سیاسی نییە یاخود چەمکێک نییە تایبەت بێ بە زەمنێکی مێژوویەوە کە ڕووداوێکتیایە ڕوویداوە ئێمە بین لێرەوە قسەی لەسەرکەین ئەسلی هیجرەت لە قورئان بریتیە لە هیجرەتکردن لە گوناه و لە تاوان و لە شرک و لە خراپە لەبەر هەندێک خوا سبحانه وتعالى دەفەرمێ يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر رجز هەموو زۆرە گوناهەکان دەگرێتەوە لە شرک بگرە هەتا آخر گوناه لە قورئان لە بۆ هەمووی بەکار هاتیە ئەو ئەمر بە پێغەمبەری خۆی کرا عەلەیهی سەڵات وەسەلام کە هیجرانی رجز بکات بێگومان ئەمە ئەولاتری هەروەها لە سوورەی مزەمیل دەفەرمێتن پاشەوەی يا أيها المزمل قم الليل إلا قليلا بعدها دفرمي واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا آرام بقرا خوراقر ببرامبر بوي برامبر الدخن لقل أوجدا أتو بهستو هوشت بناو ناخي خوت هجراني أوامك بلام ليلة شو ما هجرات سي حالتي هجرتي قلبي معنى هجرتي لساني معنى هجرتي بدني معنى هجرتي بدني أو طولات خد بجيبيلي هجرتي قلبي أويا ئەمن هاوڕای ئەفکاری ئەو بەرامبەرانەم نیم لە ڕووی فکر هیجرانی وانم کردیە یاخود هیجرانێک بە زمان یعنی ئەمن مقاتعی لیسانی ئەو قەومەی دەکەم قسان لەگەڵ ناکەم اینجا لە بەنسبەتەمە بەنسبەت مسلمان دەبیتن هیجرەتی ئەساسی هیجرەتی گوناه و زەمب و شرک و ئەوانە بیتن کەەوە هەموو دەمێ لەسەر هەموو بەندەشی خوای واجبە تەنانەت خوا لەسەر زمانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام قليل لقوم في غمده وقال ربي إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وقرآن كان ناويان بو بلام جوان بو ندكرت بلام آمادنا بن وريقر آمادنا بن باور بو قرآن يبكن آمادنا بن إيش بيبكن إنزل بره هنزراني قرآن هر لنا خوين نوي هر لجوينا قرتني هر العمل فينا كردني هر لتدبرنا كردني همو أوانا بهجراني قرآن حسابه كبدا خوجارو يا أمي مسلمانيش زۆر لە جۆرەکانی هیجرانی قورآنمان تێدا ئەکرێ ئەمە مۆسایانی ئەوەی کە تۆ باسی کرد قەلب و لیسان و بەدەن یعنی ئەمە بە تەدریجی بڵێن لە قەلب سەرەتایەکە لیسان قۆناغی دووەمە قۆناغی کۆتایی بەدەنە هەر بە تەکید وایە هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئێستا ئێمە لە بیرەوەری 1443 ساڵەی ئەو هیجرەتاین ئەم هیجرەتە بەدەنی بوو کەواتە قەلبی و لیسانی لە مەککا تەمکینی بۆ کرد بە تەکید پێشترە بە قەلب و بە لیسانی کراوە اینجا هیجرەتی بەدەنی کراوە اینجا هیجرەتی بەدەنی کراوە بەگەر پێشترێ ئەوە نەکرێتن ئەن هیجرەتی لیسانی نەکرێتن کە ئەو مرۆڤ ئامادە نەبی بە قەلب هیجرانی شرک و کوفر و نیفاق و فسق و ذنوب و ئاسان بکاتن پێ ناکرێت هیجرەتەکەی تر بکە ئەگەر بشکە ئەو مدلولەی نییە ئەو باشە ئەگەر ئێمە لە بەعودێکی قوڵترەوە سەیری هیجرەت یاخود کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککەوە بۆ مەدینە بکەین یعنی خصوصیەتی یا تایبەتمەندی و جیاوازی لە کۆی ئەو هیجرەتانەی تر تۆ ئاماژەت پێگەر پێغەمبەرانی تر عەلەیهیم سەلام پێغەمبەرانی بەنی ئیسرائیل یعنی جیاوازی و تایبەتمەندی لە چیایە؟ کۆمەڵ جیاوازی هەیە یەکەم زۆربەی پێغەمبەرانی پێشتر عەلەیهیم سەلام کە هیجرەتیان کردووە دوزار نەگەڕاینەوە وڵاتی خۆیان پێغەمبەری ئیبراهیم عەلەیهی سەلام کە عێراقی بەجێهێش نەگەڕاوە عێراق لە شوێنێشتر نیشتە جێبوو پێغەمبەر موسا عەلەیهی سەلام کە مەسری بەجێهێش چووە وڵاتێشتر نەگەڕاوە مەسر يعني حكمي مصر بكاتن وهكذا پیغمبر يوسف عليه السلام كلا ولاتي كنعان وتشو مصر نقرا وكنعان هل لو ولاتي جاء پیغمبر عليه السلام قرا او ولاتي قرا او ولاتي او خالي كم خالي دوم كجرنج بزانين بشغله پیغمبران هجرتيان كرديه بلام لسردمي وجودي خوان تمكين نبوه
تەمکین ڕووی نەدا. مەسەلەن پێغەمبەر موسا عەلەیهی سەلام کاتێک لە مەسر بەنی ئیسرائیلی ڕزگار کرد چوون بەرەو وڵاتی فەڵەستین، ئەوان ئامادە نەبوون بچنە وڵاتی فەڵەستین، لەبەر هەندێک 40 ساڵ مانەوە لە بیابان و لەو گۆڕەی مانەوە یەتیهونە فی الأرض 40 سنة. لەبەر ئەندێ ئەو کاتەی لە سەردەمی پێغەمبەر موسای ڕوونە پێغەمبەر موسا عەلەیهی سەلام مرد، پاشتر پێغەمبەری تر هات ئەوجا لە سەردەمی تەمکین ڕوویدا. ئەوە جیاوازی دووەم خاڵی دووەم. خاڵی سێم ئەوەیە مەسەلەن ئێستا پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام گۆڕانکاریەکەی یەکسەر لەسەرەوە ڕوویدا نەک لە خوارەوە ڕوویدا بیت، ینی بنیەی تەحتی پاشتری هەوڵیدایە گۆڕانکاری بکات. کەچی پێغەمبەری مە عەلەیهی سەڵات وەسەلام لە خوارەوە لە بۆ سەرەوە گۆڕانکاری کردووە، لە خوارەوە لە بۆ سەرەوە گۆڕانکاری کردووە. لەبەر هەندێک گۆڕانکاریەکەی پێغەمبەر ئیما عەلەیهی سەلام مەدای زەمەنی زۆرتر بووە. گۆڕانکاریەکەی پێغەمبەر یوسف عەلەیهی سەلام لە پاش مردنی خۆی گۆڕانکاریەکە گەڕاوە حاڵەتی قەدیمی خۆی. خاڵشتر کە گرنگە لە مەسەلەی هیجرەتکەوە بزانین، سیمای کۆتایی لەسەر دەستی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام سنەنی کۆتایی، مەبادی کۆتایی، مەبادی یعنی کە مرۆڤایەتی هەتا قیامەت پێویست پێ هەیە لەو ئیستیخلاف و تەمکینی کە لەسەر دەستی پێغەمبەری مەڕوودا عەلەیهی سەڵات وەسەلام هەمووی نەک بە نەزەری بە عەمەلی هاتە دی، بە عەمەلی هاتی. لەبەر هەندێک دوازار ئەوانەی تریش کە لە پاشەهی هاتن ئەمسالی ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر و ئەوانە یعنی لە دەقەوە تەرجەمە بوو ئەمری واقع. بەڵێ تەنانەت ئەگەر ئەوەی اختصاصی زەنابیشتە مێژوو ئەگەر خلافەتی ئومەوی و عەباسی و عوسمانی لەگەر ئەوەی ملاحەزاتمان لەسەر هەیە لە هەموو ئەو بەعادەشی ڕازینینە لێی، بەڵام هێشتان کۆمەڵە خاڕی ئیزاوی توانیان کە هەڵقوڵاوی دینە بتوانن تەطبیق بکەن، لەبەر هەندێک توانیشیان ئەو زەمەنە زۆرە ببینێنەوە، یعنی ئیسفادەشی زۆریش بگەین بە تایبەتی بە ئەقەل لەها بە ئەهلی ئیمان و مسلمانان. ئەوە فەرقە جەوهەریکە. لەبەر هەندێک ئێستا ئەوەی کە پێغەمبەر کردیتە عەلەیهی سەڵات وەسەلام چ وەک قورئانەکە چ وەک مێژووەکە چ وەک وەسیقەی مەدینەکە هەیە، ئێستاش لە هەزار ئیمتیدادی هەیە و بەردەوامە، بەڵام ئەوانی تر نەخێت. ئەو چوار خاڵەی باس کرد ئەتوانین بڵێن کۆی ئەم ئەوەی کە تۆ خصوصیەتێک وتی یا جیاوازیە لە هی پێغەمبەرانی پێشخۆی عەلەیهیمو سەلام، یعنی بۆ خۆی ئەم جیاوازی ئەم جیاوازیەکەی لەوە کۆکەیتەوە کە لە دوادێڕی قسەکانت یا دوا بۆچوونی خۆت کە ڕاگەیان باست ئەوەت کردوتە تەرجەمە بوو بۆ ئەمری واقع، یاخود بە چاوی سەر بینا بە زمانی حاڵ قسەی لەسەر کراوە، یعنی وێنەکە خرایە ڕوو عەرز کرا. یعنی بۆ خۆی کۆی ئەو چوار خاڵە لەوە ئەتوانین بڵێن یەکێگرێتەوە. باش مامۆسایەکێک لە گرنگیەکانی تر چەمکی گۆڕانکاریە، زۆر باسی گۆڕانەکرێت لە قورئانی شاب ڕوبەرێکی فراوان یعنی بازەوە کراوە گۆڕان لە کۆی کایەکانی ژیان. ئەگەر گۆڕان لە ژیان و گوزەرانەوە باسکەی لە هەڵاتن لە ستەمەوە بەرەو شوێنێک یا بڕین بەرەو چوونی دادپەروەری و گۆڕانکاری لە بیرکردنەوە و لە عەقڵ و لە زیهن و چوزانم کۆمەڵە بابەتی گرنگی فرەڕەهەند. ئێمە گەر چەمکی گۆڕان لە هیجرەتا باسکەین چۆن خوێندنەوە بۆ ئەم چەمکەیەکەین لە نێوان مەکە و مەدینەدا. مەسەلەی گۆڕانکاری وەک جەنابەت باس کرد ڕەهەندی زۆرە، بەس گرنگترین ڕەهەند خودی مرۆڤە، سەنتەرە مرۆڤ. ئەگەر ئەمە نەمانتوانی ئاراستەی مرۆڤ، جیهانبینی مرۆڤ، ئەوی پێی دەگوتری ئایدیۆلۆژیا، ئەو پێی دەگوتری عەقاید، ئیتر هەر ناوەشی لێ گرنگ نییە ناوەکە، ئەگەر ئەمە نەمانتوانی ئەو ئاراستەی ئەو مرۆڤە لە ئاراستەکی خراپ، ناڕێک، لار، تاریک، نالەبار بگۆڕین بەرەو ئاراستەکی باش و جوان و باڵا و ڕێک و پێک و دروست و تۆکمە، دوازار ئەمە هەر گۆڕانکارێکی بکەین ڕنگدانەوەی ئاراستەی ئەو مرۆڤەیە. اینجا لەبەر هەندێ گۆڕینی ئاراستەی مرۆڤیش هەم زەمەنی دەوێت، هەم ماندووبوونی دەوێت، هەم کۆڵنەدانی دەوێتن، هەم بەرنامە ڕێژی دەوێتن بە شێوەشی لە ناکاوی فوجای ڕوونادات کە بەداخۆ زۆرێک لە ئەوانەی کە ویستیان بە درێژایی مێژوو ئێستاش ویستیان گۆڕانکاری بە خێرا بکەن. لەبەر هەندێک زۆربەی جار نەتایجەکان عەکسکەیتەوە لەگەر ئەوەی کەوە پێویستە ڕووبدا. لەبەر هەندێک گرنگە ئەوەی بزانین ئاراستەی مرۆڤیش گرنگە بزانین لە هەموو ڕووەکان بگۆڕین. یعنی ئاراستەی مرۆڤە بەرامبەر بەخوا
بەرامبەر بە ڕۆژی دوای بەرامبەر بە ژیان بەرامبەر بە مرۆڤ بەرامبەر بە ژیان و ژیار بەرامبەر بە هەموو ئەو ڕوودا و پێشاتانەی کە لە ژیانی مرۆڤ ڕووداتن لە هەموو ئەو ئاوات و خواستانەی کە مرۆڤ هەیتیتی لە ژیانی خۆیان لە ژیانی کۆمەڵگا هەموو ئەوانە ئەگەر ئەو ئاراستانە گۆڕانکاری بەسەر هات لە خراپ لە بۆ باش لە سلبی لە بۆ ئیجابی دوجار ئەمە گۆڕانکاری کولی دەتوانین بکەین اینجا لەنا ئەو گۆڕانکاری ئەوی کە جەنابەت یعنی تێگەیشتنی مرۆڤ دیدگای مرۆڤ لە بۆ مەسەلەی کۆمەڵگا لە بۆ مەسەلەی دەوڵەتداری کە مێژوێشی دوورودرێژی هەیە لە فەلسەفە و فکری مرۆڤایەتی بەڵام پێغەمبەران عەلەیهیم سەلام هەمیشە هەم جوانترین و باڵاترین نموناینا و با باشترین شێوەش پەیڕەویان لێ کردیە چونکە مەجاروێ لە مرۆڤ نمونەی جوانمان هەیە بەڵام لە پەیڕەوکردن جوان دەرنەچووە لە پەیڕەوکردن جوان دەرنەچووە اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەک باسم کرد لە قۆناغی مەکەی ئاراستەی مرۆڤەکانی گۆڕی بەبوورە بەر لەوە ئەوە بڵێن کەواتە بۆ تەواوکردنەوەی تو یعنی آياتي فرمي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم يعني إنسان سنتريك أو أنفسية ما بستا يعني أقل اللي دستي بيك بروسي قران كاريك بو أراستي كمروف خويت بالتأكيد لبرهن يقول تمشاي كوي قرآن كين يعني خطاب خوا موجه لبو خدي مروف بلى أوي مكة كباست كرت إذا لبرهن لقناغي مكة پیغمبری خوا علیه الصلاة والسلام کۆمەڵ خەڵکی ئامادە کرد هەر لە مەسەلە ئیمان تەقوا تێگەیشتن لە سونەنی خوایی ئەو سونەنانەی کە ئەو گەردونەی بەڕۆی دەبا ئەو سونەنانی کە ژیانی کۆمەڵایەتی مرۆڤ بەڕۆی دەبا لە گۆڕانکاری لە ستەم لە بۆ دادپەروی لە خراپ لە بۆ باش هەموو ئەوانەی نەک تێگەیاندن پێیگەیاندن لەسەر ئەو سونەنانە پێیگەیاندن لەبەر هەندێ ئەوان بوونە جیلێک ئامادە کە بتوانن نەک لە بۆ خۆیان بژین لە بۆ خەڵکی بژن نەک هەروها بە ئاسایی بتوانن سەرکردایەتی خەڵک بکەن پێشەوایەتی خەڵک بکەن پێشەنگ خەن بەڵام لەبەر ئەوەی زەمینەی مەکەی ئەوانەی کە دەسەڵاتدار بوون لە مەکەی خۆیان تووشی کۆمەڵە گومان و وەهم ببوون وان دەزانی دەسەڵات هەر ئەو دەسەڵاتەیە کە ئەوان هەیتیان دوجار دەتوانن ئەوان ببینێنەوە بەرەنگاری وان بن و ئەوان لە ناوبن ڕیان نەدا بە هیچ شێوەیەک ئەو گۆڕانکاریە فراوانە بیتن لەبەر هەندێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە حوکمی ئەو تەجاربانی کە پێغەمبەران لە بۆی باس کرابوو لە قورئانێ هەوڵی دا شوێن ئەو بکە لەبەر هەندێ مەسەلەن حتى بەداخەوە ئەو تعریفەی لە بۆ حەبەشە دەکرێت تعریفێکی غەڵەتە عەلا ئەساس موسڵمانان هەڵاتی نەچوونە حەبەشەی لەبەرەوەی ترسانە لە ناو بچنەوە وانە ئەگەر ئەو با دەبا کامەی کە زۆر لاوازە بچی ئەو کەسانەی کە چوینە حەبەشەی بەشی زۆریان لەو کەسانە بوون لە مەکەی کەوا ئەهلی عەشیرەت و قەبیلە بوونە کەس نەیتوانێت دەستیان لە بۆ بات ئەمسالی جعفەری کوڕی تاالب ئەمسالی ئیمامی عوسمان ڕەزای خوای بە کۆمەڵغ لەوان هەتە لە ئافرەتەکان ئەوانەی ڕۆیشتینە کۆمەڵغ لەو خانەوەدانە بووینە کە دەسەڵاتدار بوونە لە مەکەی ئەوە نەبووینە ئەبوو جەهل و فلان و فلان بتوانێت ئەزیەتیان بدا بەڵام ئەوان لە بۆ مەهامەچوونە بەڵام دوجار ئەو مەهامە لەوێ بەڵێ حاکمەکی باش بوو بەڵام دوجار ئەوەی دەوروبەری ڕێنەدا ینی ئەو دینە لەوێ بڵات تایفیش ئەو هەموو دەزانین نەتیجەکەی کوبووە بەڵام دوجار خوا سبحانه وتعالى ئامادەکاریێک و ئاسانکاریێکی کرد لە بۆ پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە بوو هەمومان دەزانین لەبەرەوەی بیت لە مەکەیە عەرەبەکانیش لەسەر ئەو عورفەی کە لە پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام لە بۆ بووە دەهاتن لە بۆ مەسەلەی حەج و تیجارەت و بەتانە ئەوە بوو بەشێک لە ئەهلی یەثریب کە هات نەوێندەر توانیان لیقائیان لەگە پێغەمبەری خوابی عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو زەمینە سازیە بوو کە بتواندرێ شاری یەثریب ببتە ئەو شارەی کەوا ببتە ینی بناغەکی بنچینەیی و سەرەکی لە بۆ ئەو گۆڕانکاری گەورەی کە لە هەموو بوارەکان پێویستە ئەنجام درێ و ئەنجامیش درا بەڵێ مامۆستایە شتێکی کە یعنی ئەو چەمکانەی کە ئێمە باسیەکەین ئەگەر تۆزێک یعنی کاتەکە یارمەتیمان بە بتوانین ئەمیان باسکەین بۆ نمونە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاتە مەدینە یەکەم شت یەکەم بیر لە دامەزراوەیەکی گرنگە کاتەوە کە مزگەوت بە هەردوو چۆنەڵی بە دوو ئاڕاستی گرنگ ئیشی کرد بە نەکدوو یعنی هەم بە چەند ئاڕاستێکی جیاواز بەڵام سەرەکیەکان بەشێکی بۆ خواپەرستی و عیبادەت بوو بەشێکی تری بۆ ڕێخستنی ژیانی کۆمەڵگاوە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بوو ئێمە ئەکرێت چۆن لە مەفهومی مزگەوت یاخود تێگەیشتنیکەین لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەچێ لە مەکە
یەکەم هەنگاوبی لە دروستکردنی مزگەوتێکە کاتەوە لە مەدینە ببوورە. بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کاتێک کە گەیشتە یەثریب ئەو کۆمەڵە ئیمانداری کە لە مەکە هاتن و کۆمەڵە ئیماندارش کە لە مەدینەی کە بێگومان جەنابتان دەزانن و گرنگە بزانین شاری یەثریب پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پێشتر نەفەرێکی لە بۆ ناردوو کە مصعەب بن عومەیرە، یعنی ئەوەندە کاری تەبلیغ و داوای کرد تەنانەت دەڵێ یەک خانەوادە لە شاری یەثریب نما ئیلا دەخەلە فیه الئیسلام، واتە باڵیۆزی خۆی پێشتر ناردبوو. ماڵە ئەوە گرنگە ینی مە بزانین چونکە لێرەش لە بەعدی گۆڕانکاریدا ینی لە هەموو چینەکان کەسی ئیماندار پیا بوو، لە چینی دەوڵەمەند، لە چینی دەسەڵاتدار، لە چینی هەژار، لە چینی وەسەط، لە چینی خوێندەوار و لە چینی تێگەیشت، لە چینی سادە و ساکار، لە هەموو ئەتیافەکان ینی ڕئیس قەبیلە بۆ مسلمان، مرۆڤی ئاسایی، مرۆڤی وەسەط لە ئافرەت لە پێ و ئیلاخی. ئەوە گرنگە ئەو خاڵات چونکە زۆرە خەڵک وازانی ڕۆیشتن لە بۆ یەثریب هەروە بەو بەبێ بەرنامە نییە، بەڵکو بەرنامەی تۆکمەی لە بۆ دامەزانە، بەڵکو گۆڕانکارێکی گەورە پێشوەختە کرایە لە بەرهەندی هەمومان دەزانی زۆر بە گەرمی و بە دڵخۆشیەوە پێشوازی کرا لە پێغەمبەری عەلەیهی سڵات وەسەلام. یعنی ئابرا وەک ئەوەی کەوا یعنی چۆن یعنی یەکەشی زەمانێکی زۆر لێون بیتن لە ناخۆ لێ پیابیت و ئاوا بە گەرمی باوشم دێک ئەگەر ئەوە پێشتر زەمینە سازی لە بۆ نەکرابیتن یعنی خۆ کەسە ناسرااو نەبوون. باشە کەواتە وەکو ئەڵێ با من هەر وەکو پرسیایکی سادە کە پێشتیش پرسیارەکەم کرد بۆ مزگەوتی هەڵبژارد. جا بێنە سەر مەسەلەی مزگەوت. بابەتی مزگەوت بابەتەکە لە قورئان زۆر گرنگی پێدا، تەنانەت یەک لەو شانەیە کە 28 جار لە قورئانی بەکارهاتی و زۆر بەجاریش لە بۆ بەیت الحەرام بەکارهاتیە و دوو جار لە بۆ بەیت المەقدس و لە بۆ مزگەوت خاوێن تریش بەکارهاتیە. مرۆڤ دوو ڕەهەندی هەیە مامەسەعەرەم وەکو جەناب دەزانی، ڕەهەندێک جەستەیی، ڕەهەندێک ڕۆحی. اینجا مزگەوت هۆ دوو ڕەهەندی لە خۆی داگرتیە. ڕەهەندە ڕوحیەکە ئەوەیە کەوا ڕۆژانە مرۆڤێک بتوانێتن پەیوەندی لەگەڵ خوای بکات، لە نێزیکەوە پەیوەندی لەگەڵ خوای بکات، زیاتر لە خوای نێزیک بی، زیاتر یادی خوای بکات، زیاتر خۆشەویستی خوای و نێزیکی خوای و دۆستایەتی خوای بەدەست بینیت. بێگومان ئەوە بوعدە ئەساسیەکەی کە لە مزگەوت پێویستە بێتە دی و ینی مەسەلەی نوێژکردن بەو شێوەیە. بەشەکەی تر بەشی دەستەریە. پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لە سەردەمی خۆی مزگەوتی وەک مؤسسەی یەکەم و ئەساسی دەوڵەتداری بەکارهێنا. لەبەر هەندێ تەئسیسکردنی جێیش، بەڕێوەبردننی وڵات، گۆڕانکاری لە بواری اقتصادی، تەوجیهکردنی خەڵک لە بواری ئیجتیماعی، چارەسەرکردنی گرفتەکانی خەڵک، قەزاوەتکردن لە بینی ئەوانی کە مەشاکل لە بینی ڕوودا، تەبلیغکردنی دین لە بۆ ئەوانی کە نوێنە یاخود ئەو ئاەتانی کە تازە دەبەستن و پێویستە ئیمانداران لێ ئاگادار بن، هەموو ئەوانە لە مزگەوت ڕوودا. تەنانەت بەشێک لە مزگەوت کە پێی گوترا سوفە تەبعەزە بەغەڵێ ئەوە ئەو شوێنە بووە لە بۆ ئەو کەسانە بووە چ تازە لە مەکە هاتینە لە بۆ شاری مەدینەی و شوێنیان نەبووە یا کەسێک لە دەری هاتێ هیچ شوێنێکی نەبووە ئەلەوێن دەر ژیانیان لە بۆ دابیکرا، خواردن و جێنووسن و هەموو ئەو بابەتانیان لە بۆ ئامادەکراوە. ینی هەتا دوزار ئەو ئینسانە توانیتی مەسەن کارە کاسی بێگماڵک ئیلی ئاخیری. لەبەر هەندێ مزگەوت کۆی ئوموری بابەتەکەی گرتیتە. اینجا هەر لە مزگەوت جەناب دەزانی گەورەترین ڕوودا و کە پێویستە ینی موسڵمانە ئەمە زۆر ئاگادار بین ئەوە بوو جەنابتان زانن هەتا لە شاری یەسریب نزیکەی 16-17 مانگ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئیمانداران ڕوویان لە بەختیل المەقدس دەکرد وەکنەش، بەڵام پاشترێ قیبلە گۆڕا کە قیبلە گۆڕا تەبیە بزوولەکان ها پێشترێ ناڕازیم لەو پەیامن و ئەو جاری یەکجاری گۆڕینی قیبلەی ئەو خاڵە گرنگە برێ. بەڵێ بابەتەکە ڕووگەیە و پەرستنی خوای و دەگەڕێنەوە لە بۆ ئەو بەیتی کە پێغەمبەری ئیبراهیم و کوڕەکەی پێغەمبەری ئیسماعیل عەلەیهیمە السەلام بینایان کردی و ئیشیان لەسەر کردی ئەو تەفاسیلە کە هەموو پێغەمبەران دەبی بگەڕێنەوە ئەو قیبلەی. بەڵام بەشە ئەساسیەکەی ئەوەیە بە بەنی ئیسرائیل گوترا ئیمامەتتان کۆتایی پێهات.
سەرکردایەتی کردتان کۆتایی پێیان لەبەر هەندێ ئەحباری جوولەکە باش لەو پامەی تێگەیشتن لەبەر هەندێ وەک دەڵێن تەقینەوە تەحملی بابەتەکان نەکرد. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لەگەر ئیماندارەکان تێگەیشتن لەو پاش ئیمامەتی سەرزەوی دەدرێتەوان و ئەوان ئیمامەتی سەرزەوی دەکەن. باش کەواتە ئێمە طبعاً پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند کارێکی کرد، ئەو مزگەوتی دروست کرد، هەبوو کۆچ کردووەکان و پشتیوانەکانی کرد بە هاوڕێ و برا و نزیکی یەکتر و هەروەها سەحیفەی دەرکرد یاخود بڵین بەڵگەنامە وەسیقەی مەدینە چوزانم ئەو دەستورەی کە دانرا ئەکرێ بڵین دیسانەوەگەل لە مزگەوتەوە ئینکەین ئیلهامەکەی لە فکرەکەی سەرەتاکە مزگەوتی دروست کرد ئالێرەوە دیسانەوە ئەساسیاتی دەوڵەتداری داڕشتەوە لە ناو مەدینەیە یاتریب. بێگومان وەک باسم کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژانە هەم لە بۆ نوێژ و هەمیش لە بۆ ئیدارەی ئەو مجتەمەعی داهاتە مزگەوتەکەی. اینجا ئەو مزگەوتە یعنی واز هەمومان زانین یعنی وەسفەشی دقیق کرا لە مەسجیدون ئوسیسە عەلە التەقوە و ئەوهای وەسف دەکات. بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات کە ئەو هەموو خەڵقەی بینی بێگومان ئەو خەڵکە هەم لە ڕەگەز جیاوازیان هەیە هەم لە ئاستی کۆمەڵاتی جیاوازیان هەیە هەم لە ئاینیش جیاوازیان هەیە لە ئاینیش جیاوازیان هەیە. اینجا بێگومان لە کاروباری ئابووری و بازرگانی خەڵک مامەڵەی هەیە لە کاری کۆمەڵایەتی و لە پەیوەندی ئەو خەڵکەی لەگەر ئەو حکوومەتەی لەگەر سوپا لەگەر هەموو ئەوانە پێویستە. بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەوەی کە لە قورئانی تێگەیشت بوو هەستا کۆمەڵک بڕگەی تۆخمە و ڕوونی داڕشت کە ئەوی پێ دەگوترێ وەثیقەت المەدینە بعضێک پێ دەڵێن سەحیفە بعضێک پێ دەڵێن کتاب. ئەو کەلیمەی دەستور نوێیە یعنی ئەو برێن نووسەرە نوێیەکان ڕاستیەکەی بەکاردێنن لە قەدیم ئەو مستەڵەحە بەکار ناتی بەڵام ئێستا ئەو مستەڵەحەی لە بۆ بەکاردێنن. بێگومان ئەگەر ور دەبیوە لەوەی کە بەڕاستیش بڕگەکان هەڵقوڵاوی ناو قورئانە هەڵقوڵاوی ناو قورئانە کە مەسەڵەن بەسەوە بڕگەکانی دەستورە بۆ 52 خاڵەکەی دەستور. بەڵێ یعنی تۆ گەر سەیر دەکەی ینی بازش خۆ زۆرە گەرەمە بمانەی لە سەوەسیخەی قسەی بکەینەوە بێگومان بابەتەشترا ینی تۆ وەکو چەمەکە گەڕوونیکەیتەوە زیاتر یعنی ئەوە تو تێدەگەی شتێکی زۆر زۆر نوێ و بە تایبەتی لە جەزیرە عەرەبی عرب شتیوان هەر نەبووە قەبایل بن و عشی ڕێز قەبیلە هەر حکومەتی کردی حمویە. ئێستا دەستورێک هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکەم کەس خۆی پابەندە پێوە ئیمانداران پابەند پێوە و داواش دەکرد لە جوولەکان کە ئەوان ڕازی بوونە بەو وەسیقەیە چونکە لە بەرژەوەندی وان بۆ ڕێدا دینداری خۆیان بکەن ڕێدا ئیشی خۆیان بکەن ڕێدا وەک هاوڵاتی بژن ئەمن و ئەمانیان پارێزراوە بیتن کەس زوڵمیان لێ نەکات بە پێچەوانەوە یارمەتی بدرێن و بۆ پارێزن ئەگەر هات و یەک دەستدرێژی بکاتە سەریان بەڵام بەو مەرجێ ئەوانش بە هەمان شێوە ئەمن و ئاسایشی ئەو شارەی بپارێزن خیانەت نەکەن لەگەڵ خەڵکەکەی پابەند بن بە دینداری خۆشیان و وەک هەر خەڵکەشتر ئەرک و مافی هەموو لایەک دیاری کرا ئەرک و مافی هەموو لایەک دیاری کرا. اینجا ئەو دەستورە بووە مای ئەوەی کەوا هەر کەس هەر هاوڵاتیەک هەر مرۆڤێک اینجا ڕەگەزی چێ ڕەنگی چێ زمانی چیە دینی چێەوە هەر کەس ئازادە لەو بوارەی خۆی هەر کەسە ئازادە لەو بوارەی خۆی نا بە زۆر جوولەکەک بکرێتە موسڵمان یان گاورێک بە زۆر بکرێتە موسڵمان یان مشتێکێک بە زۆر بکرێت لا ئیکراهە فی الدین لا ئیکراهە ئەو مەبدا کە قورئان کۆتایی پێینا بە سیغەشی باسی کردیا ئەو سیغەی لا نافیە لە جنسە هەموو کەسێک دەزانی ئەو سیغەیە لە قورئان ئەگەر هات یعنی هەموو جۆرەکانی ئیکرا مەمنوعە هەموو جۆرەکانی ئیکرا خودرە لا ئیلاهە هەموو ئیلاهەک مەرفوزە بەس ئەڵڵا نەبی بەمان شەوەش لا نافیە لە جنسە. لەبەر هەندێ ئەو بڵێ ئەو دەستورە بووە ئەساسەکی نەک ئەساسەشی ئەحتیاطی تەنانەت ئێستاش لە ئەوەی کە لە ئەومە متحیدەی کە ئەو میساقی کە هەیە کۆمەڵک بڕگە هەیە ڕاستەوە خۆ هیچ جیاوازشی نییە لەگەڵ ئەو بڕگانی کە لە وەثیقەی مەدینە هاتیە مەسەڵەن لە بۆ نمونە هەر کەسێک ئازاد بی لە هەر دینەشی ئەوە لە وەثیقەی مەدینە هاتیە هەموو کەسێک دەبی ئەمن و ئەمانی پارێزراوبی لە وڵاتی کە دەژیتن ژیانی پارێزراوی ئەو لە وەثیقەی مەدینە هاتیە ئەنی بابەتێک نییە هەموو کەسێک
لبرانبر قضاء يخسانا بغض النظر أو دولمنده هجارة جولكية مسلمانة آفرة بياون أعظم إلى آخر هاد بابتك لو بابتانا أو لو وثيقة خوي موجودة وثابتة وهرتي فقراتي ترهيا أجر بعض اشتغلنا بيتن مثلا رانجا نوي بيتن أجينا همو أنا لا لو وثيقة مدينة هي کەواتە ئەگەر ئێمە قسە لەسەر لایەنە ئەوەکەین کە بڵێن کۆمەڵە قوانینی گرنگ بوو کە دانرا پێغمبەر صلی الله علیه و سلم داینە ئەمە دیسانەوە ئاماژەیەکی تری گرنگە بۆ چۆنەڵی لە عەقلیەت و لە هۆشدان و بیرکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی کەسێکی نەخوێندەوار بووە بەڵام پێش 1400 و ئەوەندە ساڵ بەر لە ئێستا توانیوتی دەستوریە دانی ئەمە وەکو چەمکەواتە لە مێژووی ژیار و ژیانی ئیسلامیدا ئەم قانونەوە ئەم دەستورە یا بڵێن ئەم وەسیقەیە کە دانرا هەتاوەکو ئێستش ماناکانی زیندون بەداخەوە یعنی ئەمە لەبەرەوەی قورئان بەوردی ناخێنینەوە زۆرجار ئەو گرفتەمان قورئان هەموو ئینسانێکی فێر دەکاتن بە سولەنی بێ ئەنی بە ڕێسایی بژیت بە یاسا بژی بە بەرنامە بژیتن بێگومان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە لوتکەی ئەو بەرنامەیەژی لە لوتکەی ئەو بەرنامە لەبەرەوەی هەر هیجرەتەکەی بە بەرنامە کردیە ئەگەرمە هیجرەتەکە کە کاتی ئەوەی نەبین بە تەفسیلی باسکەی هیجرەتەکەی بە بەرنامە کردیە هەموو شتی لە بۆ ئامادە کردیە هەتا بەسیتریشت خواردنە ئامادەی کردیە نا ئەوە بڕاتن و بە تەمای خوای ڕاستە لەبەر هەندێ مەسەلەی سونەنی و ڕێسایی بەڵێ مەسەلەکە مهمە تەنانەت مامۆستا ئەگەر بگەڕێ قسە کتابی التراتب الإدارية للكتاني أو كاتي دقي پیغمبر عليه الصلاة والسلام خلشي هاندا فير زمان بن مثلا زماني فارسي زماني فلان زماني فلان فير دبلومات فير تجارة من فير علم بن فير معرفة لهرسي بوارشي بيدكي ڕاستە یەکێک لە کارە گرنگەکانی تری لە مەدینە بریتی بوو لە دروستنی برایەتی چۆنەڵێ بۆ دروستکردنی ئاشتی کۆمەڵایەتی ڕاستە ئەوەی تۆ باسی لەگەڵ جوولەکەکانە بە کۆی زۆربەی کۆی ئەو خاڵانەی کە هاوبەشە لەگەڵ جوولەکانە ئەڵێ وەکو تۆوتری لە ئەرک و مافایە یەکسان بن بەڵام بە مەرجی پاراستنی ئەمنیەتی شاری مەدینە بۆی ژیانی و کەرامەتی هەموو لایەک پارێزراوێ بە موشریکەکان و بە ئاینەکانی تری غەیری ئیسلامیشەوە بەڵام یەکێ لە کارەکانی تری دروستکردنی برایەتی بوو لەناو خودی موسڵمانەکان ئەمە زۆر گرنگە مامۆستا ئیسماعیل یعنی کە ئەمەی کرم دەستورەی دانا بۆچی دیسانەوە هاتەوە بەدیوی ناوەی خۆیانە لە نێوانی موسڵمانەکانە لە نێوانی مهاجیر و ئەنسارەکانە هات پێکەوەیەکی جیاوازتری دروستکرد کە کردنی بە برای یەکتر اینجا هەر وەک ئاماژەش لە بەرەندێ بەعضێک لە مؤرخین و نووسەرەکان قەناعەتیان وایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوو وەثیقەی دانا وەثیقەک بەینی مهاجری ئەنسار وەثیقەشیش بەینی ئیمانداران و جوولەکە بەڵام ڕێی ڕاجح وایە هەر یەک وەثیقە بوو ئەوەی جەناب دەڵێ بەڵێ بێگومان جەناب دەزانی ئەوانەی لە مەکەی هاتبوون وڵاتی خۆیان و شاری خۆیان بەجێهێشت بوو تەنانەت سامان و سەرۆتیشیان بەجێهێشت بوو ئەوە برین لە ڕووە ساکارەکەی ئەوە برین لە ڕووە ساکارەکەی ئەگەر هاتینە شارەشی نوێ کە هیچ شارەزایەکیان لێ نیە لە ڕووی عورفی ئیجتیماعی و کۆمەڵایەتی و کار و کاسبی ئەوە بەتانە بەڵام خاڵە جەوەریەکە ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەوێ ئوممەتش دروستکە دەوێ ئوممەتش دروستکە بنیاتی نەواتی ئەو ئوممەتەی ئەنسار و مهاجرینە خاڵی جەوهەری ئوممەتیش لە پاش ئیمان برایەتیە کە دەڵێن برایەتی یعنی تەبایی یعنی گونجاوی یعنی خۆشەویستی یعنی هاریکاری یعنی پشتی یەکگرتن یعنی سەرخستن یەکتر نار ئەو براینوتەوە یعنی کۆمەڵەشت دەخوازی دوازار کۆمەڵەشت دەخوازی بەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەستا ئەوانی کرد بەبرا یعنی فەخرەشی گەورەیە شانەزێشی گەورە لە بۆ ئەو ئەنسار و مهاجرانە کە قورئان بەو شێوە وەسفیان دەکات دەفەرمێ والذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله والذين آووا ونصروا أولئك هم المؤمنون حقا لهم مغفرة ورزق كريم ئەوانەی لە شاری مەکەی بوونە ئیماندار و هیجرەتیان کرد لە پێناو خوای چوونە شارەشتر و ئەوانەی تریش کە ئەهلی یەثریب بوون کە لە شوێنی دەفەرمێ والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم یعنی بێزگە لە ئیمان کە ئامادە بوون ئیمانداریان ماڵەکانی خۆیان شارەکەی خۆیان هەموو ئامادە کردبوو لە خزمەتکردنی مهاجرین هەر هەموو
جەنابش دەزانی هەموو دەزانن ینی مامۆستا زۆر ڕاقیمان هەیە کە بەڵێ ئەگەر ئینسان بێت و چۆنەڵێ خوێندنەوەیکی یا سایکۆلۆژیا دەروون ناسی وکە پێغمە ساسەلم دەرکی ئەوەی کردبوو کە بە دروست نەکردنی ئەو برایەتە لەوان نەشە بۆ خۆی لە ناو مسلمانەکانە جۆرێک لە کێشە دروست بێ یا جۆرێک لە جیاوازی دروست بێ ئەم برایەتە بۆ خۆی توانی هەمویان پێکەوە یەکسان کاتەوە یەکمان 2000 جەناب دەزانی ئەمە مرۆڤی ینی خاڵی لاواز و خاڵی بەهێزمان هەیە ئەو خاوەن شاری خۆیتی تا ئەوەیە ڕەنگە پێگەشت کۆمەڵایەتیشی هەبیتن ئەویش بە لەو شارێکتر هاتیە بەڵێ ئیمان خۆیان دەخاتەوە بەڵام ئەگەر برایەتشی بەهێز و ینی پتە و نەبیتن بەڵێ ئەگەری هەیە و فعلا جار بەجار ڕوویدایە ئەکرێ بڵێن عنی هیچ مەرجیدانەوە برایەتە یاخود هەر زۆر بە زمانێکی سادە ئەوە فڵان و فیسا برای یەکن پێم ینی ئەمە ئایا ئەوانی کە تۆ دیراست کردووە یاخود بە دوایە چووی ئەمانەی کرد پێغمە سەلەم تەماشاکە یا بڵین دەردە کۆمەڵایەتیەکانی دەستنیشان کرد بۆی کۆتاییان پێبێ بەو برایەتە مەسارە ینی باسمان کرد پێشتر لە ڕووی ئیمانی و ئەخلاقی ئەوان ئامادەکراوە اینجا ئەگەر متابعە بکەی لە ڕووی تەناسوبی شخصەکانیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە تەناسوبی هەڵیبژاردوون ینی زۆر دوور بن چکە 2000 بێزگە لە ئیمان و ئەخلاق بعض سروشتە وانێ هەمومان دەزانین مەسەلەن شارێک لە بۆ شارە سروشتی هەندێک عورفی جیاوازە لە ڕووی قسەکردن لە ڕووی خواردن لە ڕووی هەرسوی لە ئاخرە بابەتان لە بەرەندی نەخێر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە تاکیدی مراعاتی ئەو بوارەی کرد و کۆمەڵک موژدەی گەورەش پێدان لەسەر ئەو برایەتی هەر کەسێک بتوانێت ئەو برایەتەی بە باشی بەڕێوە باتن کۆمەڵک موژدەی گەورەی پێدان لەبەر هەندێ بەڵێ ئەوانیش بە باشترین شێوە هەم ئەنسارەکان هەم مهاجرین ئەنسارەکان بە معنای کەلیمە قوربانیاندا مهاجرەکانیش وردەوردە کە شارەزا بوون وردەوردە ئەوانش چوونە بازاڕی و اعتیمادیان لەسەر خۆیان کرد ئەو باران وردەوردە لەسەر ئەنسارەکان لابردوو بەڵام هەتا مردنیش لە بیریان نەکرد هەتا مردنیش لە بیریان نەکرد باشە مامۆستا ڕاستە لە سەرەتای بەرنامەکە و هەندێ باسی دەوڵەتمان کردکەواتە کۆی ئەمانە بۆ خۆی لە چۆنەڵی لە ناو چوارچەوەی فۆرمێکی دەوڵەتداریە گەشەی کرد و دروست بوو وانەوە پێوتێ وەگە قسە لەسەر چەمکی من ماوەی بەرنامەکەم تەواو بووە بەڵام قسە لەسەر چەمکی دەوڵەتکەی کۆی ئەمانەی باسمان کردوە وەسیقە مزگەوت برایەتی ئەمانە ئەتوانین بڵێن ئەمانە پێکهاتەی شێوازی دەوڵەتداریەکە بوو وەکو ئەساس و پایە گرنگەکانی سەرەتایی ئەوانە ئەساسیاتن بەڵام کۆمەڵە خاڵ هەیە لەبەر کەمی کات یەکەم شت مەمەستارم زۆر خەڵەشی گرنگە بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەک لەو ئیشانەی کردی کە بەڕاستی نەقسەکەم ئێستا هەیتمان معادلەی ئیقتصادی شاری مەکەی گۆڕی شاری مەکەی بە حکمەوەی جوولەکان شارەزاییان زۆر بوو لە مەسلەی ڕیبا و لە کۆمەڵک تەعاملی تیجاری ئەوانە توانی بیان کۆنتڕۆلی شاریەتی بکەن یعنی جونگە مهمەکان زۆری دەستەوان بەڵام پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام توانی لە ڕێی ئەو تاجیری گەورانە بە تەوجیهی گەورە معادلەی اقتصادی گۆڕانکاری دروستکات ئەوە یەک دوو ئەو ڕەمزیەتە دینیەی کە جوولەکە هەم لەبەر هەندێک بوونە خۆیان فەرز کرد لەسەر عەرەبەکان ئەوانە ئەو ڕەمزیەتیان لەدەستدا بەڵکە ئەو جارە عەرەبەکان خۆیان کە بوونە ئەهلی ئیمان و علم و تەقوا ئەوانە خۆیان بوونە ڕابەر و مامەستا لە بۆ ئەوەی کە ئەوەش وای کرد قەبائیلی دەوری بەری پێشتری کە تەمەشانە وردەوردە نەزەریان بەرامبەر بە جوولەکان گۆڕە لە بۆ ئەوانە لە بۆ ئەنسار مهاجران ئەوانە بوونە ڕەمز و سمبول و ڕابەری ئەوان کە لەبەر هەندێک کە ئەوە لە ڕووی دینی تەوجوهی گۆڕە لە ڕووی دنیەویش دەوڵەتداریش بێگومان ئەو جارە ئەو ئامادە دەبی گوێڕایلی لە بۆ ئەوانە بکات گوێڕایلی ئەوە لەبەر هەندێک ئەوە زەمینە سازیەکە بوو کە ببتە ئینتیلاقەک 2000 کە بتوانی شاری مەکە و هەموو ئەوانی تریش گۆڕانکاری بەسەردامی هەمووی بخاتەوە ئەو بارەی کە پێویستە لە سەری بیتن ئەوەی کە لە قورئان پێی دەگوترێت مەفهومی استیخلاف وتم یعنی ئیمانداران ینی خوا سبحانه وتعالى باڵا دەست و زاڵی کردن بەسەر زەوی و دینەکەی خۆشی بتە و جێژی کرد لەسەر زەو کە پێشتر دینی جوولەکە و مەسیحی زیاترە بەڵام ئێستا ئەو دینە بۆ دینی عام و خەڵک ئیستیقبالی دەکات بەڵێ کۆتا پرسیارمان وەسا ئەوەیە خەلیفەی دووەم عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت
کاتێک ئەبوو موسای ئەشعەری نامەیەکی بۆ نێرێت و پێڵێ ئاگاداریانە کاڵە و نامانەی لای ئێوە دێن هیچ ساڵ و تاریخی لەسەر نییە ئەویش بیر لەوە کاتەوە مەشوەرەت بە دەوروبەری خۆیەکە کە ساڵنامەیەکدانێن یعنی کۆمەڵی شتی گرنگ تەرحەکرێ کە ببێ بۆ نمونە ساڵی پێغەمبەرایەتی لەدایک بوونی پێغەمبەر بۆچی ساڵی هیجرەتی هەڵبژارەگەر یعنی ئێمە بتوانین بە ڕوانگەیەکی جیاوازتر سەیری ئەوە بکەین بۆ ئەمەش دیسانەوە هەر ئەڕاتەوە گرنگی و جیاوازەی هیجرەتەکە تۆ باست کرد لە هی پێغەمبەرانی پێشووتر جیاوازتر بوو. ئیمامی عومەر ڕەزای خۆلەوە لە ئیماندارانیش دەرچی ئەویان کرد بەڕاستی هیجرەت خاڵی وەرچەرخانە. هیجرەت ئەو گۆڕانکاری گەورەی دروست کرد کە خەڵکانێک هیچ دەنگ و باسییانە بۆ ئێستا و خەڵکانە بووینە نەتەوەک نەتەوەکی ئاساییە نەتەوەکەوە سەرکردایەتی دەکەن نەتەوەک کەوا دانێ و ڕابەراتی هەموو جیهان بکەن لەبەر هەندی هاتنە سەر ئەوەی کە ئەو بڕیارێکەوە ئەو حەدەسەی کە حەدەسی هیجرەتە بکەنە ساڵنامە بخەنە سەرەتای ساڵنامە هیجری لەبەر ئەهەمیەتەکەی کە پێویست بوو ئەو ئەهەمیەتە یان ئەو شعورە زیندوو بە هەتایە لەناو ئیمانداران بەڵام بەداخەوە وەک لە سەرەتا ئەمە بەڕوو عاتیفەکەی ئەو تاکو 2000 ئەمە تێبگەین ئەگەر ئەمە بمانەیە گۆڕانکاری گەورە دروست بکەین دەبی گۆڕانکاریەک بە مقدمە بە سونەنە دەست پێ بکەین هەتا بگەین ئەو نەتیجەکەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام گەیشتە 2000ش ئیمامی عومەر کردیە تەقویم و کردیە حالەتێک لەبوو ئەوەی کە ئومەت لەسەری بڕۆ چونکە جەناب دەزانی عەرەبەکان پێشترێ تا ئەوان نەبوو تەقویمیان نەبوو مەسەلەن دایانگوت عام الفیل ئەوە لە عام الفیل لەدایک بوو یان 2 ساڵ پاش عام الفیل لەدایک بووە یان دایانگوت ئەوە لە شەڕی بەدر لەدایک بوو یان 2 ساڵ پاش شەڕی بەدر ینی تاریخیان تەنها ڕووداویان دیارێت بەس ئەحداسە گەورەکانیان دەزانی ئەحداسە گەورەکان بوو بە قیاس بەڵام لەویەوە تاریخ نووسراوە و هەموو شتەکان بوو بەشتی تاریخی وەک باسم کرد تەراتیبی ئیداری تکەتانی بە تەفسیل بازەکان لە سەردەمی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام سەردەمی ئیمامی ئەبوبەکر و عومەر وانە بازەکە خو تەتویریان بە دەوڵەت مؤسساتی دەوڵەتدایە هەتا توانیتان 2000 بتوانن ئەو بەتایبەت جەناب دەزانی سەردەمی ئیمامی عومەر گۆڕانکاری زۆر بوو چونکە خەڵکی تر زۆر هات ڕوقەی جوغرافی فلان بوو دەست پێ کرد و ئەهلی خیبرەش بوو تەجروبەشیان لە قەومەکانی تر ئیسپادان لە تەجاریبی قەومەکانی تر کرد ئەوە وای کرد نەکەر مەسلەی تەقویم مەسلەی دەواوین و کۆمەڵ بابەتی تر هاتە ڕاستە زۆر سپاس بۆ مامۆستا ئیسماعیل نووری حسێن نووسەر سپاس دەکەم سپاس بۆ زانیاریەکانت کە ئەمڕۆ لە بەرنامەی گفتوگۆ ئامادە بوویت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی ئەمڕۆمان بەر لەوەی ماڵاوێتێن لێ بکەم سوپاسی سەنتەری ڕۆشنبیری نووری حکمە لەقی هەولێر دەکەم ئەم شوێنەیان بۆ سازکردین بۆ ئەنجامدانی ئەم گفتوگۆ معریفیە دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک تا کاتێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ